أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. إن الذين يؤذون الله ورسوله لعنهم الله في الدنيا والآخرة لعنهم الله في الدنيا والآخرة وأعد لهم عذابا مهينا. والذين يؤذون المؤمنين والمؤمنات بغير ما اكتسبوا فقد احتملوا بهتانا وإثما مبينا. يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين قل لأزواجك وبناتك
في المدينة لنغرينك بهم ثم لا يجاورونك فيها إلا قليلا ملعونين أينما ثقفوا أخذوا وقتلوا تقتيلا سنة الله في الذين خلوا من قبل ولن تجد لسنة الله تبديلا صدق الله العظيم. دەست خۆشکات مهندی سەنگەر بۆ ئەم قڕانکردنە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. يا الأخوة پروردگار دەکەین بما کاتە خەڵغانێک بۆ ئەم ئیسلامە کە ڕاستی بەرەنگاری ئەو کەسانە ببینەوە کە دژایەتی ئەم دینە پیرۆزە دەکەن. بۆی بەپێویستمان زانی کە پانەیڕێکی تایبەت بکەین لەسەر باڵەپۆشی لە ڕاستی نێوان ڕاستی و گوماندا. مەبەستمان زۆر زارەیە لە ڕاستی مەبەستمان لە ڕاستی قورئان و فەرموودە کە بە ڕاشکاوی باسی ئاەتەکانی حیجابمان هەیە و فەرموودەشمان هەیە بە هەمان شێوە، هەروەها لە گومانی ناحەزانی ئیسلام کە بەپێویستمان زانی کە ئەو پانێنە ڕێک بێخین بۆ سێ بەڕێزی شاری هەولێر دکتۆر عوسمان هەڵبژەیی، هەروەها مامۆستا مەلا خالیگەردی و هەروەها دکتۆر ئیبراهیم سەنگەسەری. هەروەها بە ناوی دەستگا بە خێرهاتنێکی گەرمتان دەکەین کە بانگ بە وڵامی بانگێشەی ئێمەتان داوە بەو ڕەمەزانە و بۆ جومعە هاتینە ئەو شوێنەکان ئاوادان کردەوە ئینشاڵڵا خوای پەروەردگار لە میزانی حەسەناتان دادەنێت. کە یەکەم تەوەرەمان تەوەرەی دکتۆر ئیبراهیم سەنگەسەریان دکتۆر گیان سەرەتا تعریفێکی دکتۆر ئیبراهیم کە ئیبراهیم ئەحمەد سولێمان کە ناسراوە بە ئیبراهیم سەنگەسەری لە ساڵی 1970 لەدایک بووە، بەکەلۆریۆسی هێناوە بە شریعەتی لە کۆلێژی شریعەت و خوێنی ئیسلامی کە زانکۆی دهۆک لە ساڵی 1997 لە 2005 ماستێری هێناوە، هەروە لە 2008 دکتۆرای هێناوە لە خۆکوم ماستێرەکەشی لە سعودیایە. لە ئێستادا مامۆستای زانکۆیە لە زانکۆی ئیسلاح الدین لە کۆلێژی زانستی ئیسلامیەکان، خێزاندارە و خاوەنی 5 منداڵ. دکتۆر گیان بەخێر بێت. دکتۆر گیان دیارە ئەگەر بێت و هەر شتێک خوای پەروەردگار فەرزی کردێ یەک لەوانە کە باڵەپۆشیە، سود و حکمەتی باڵەپۆشی چییە لە ڕوانگەی پیرۆزی ئاینی ئیسلام و هەروە لە ڕوانگەی کۆمەڵایەتی و هەروە لە ڕوانگەیەکی دەرونی ئەو کەسێک کە باڵەپۆشی دادەپۆشی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. مامۆسایانی بەڕێز، برایان و خوشکان، گەنجان لاوان، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوای گەورە تاعەت و عیبادەتی هەمووان قبول بکات لەو مانگە پیرۆزە و لەو ڕۆژە پیرۆزە. سوپاس بۆ دەستگای نووری حکمت بۆ ئەو دەرفەتە و هەروەها بۆ ڕەخستنی ئەو پانێڵە دەستخۆشیان لێ دەکەم، چونکە لە ڕاستیدا لەمەڕ ئەو هەڵوێستە نەشیاوانە کە بەرامبەر مقدسات و بەرامبەر نەگۆڕەکانی ئیسلام و بەرامبەر نەریت و عرفی کوردەواری دەکرێت، ئەوانەی کەوا مهتەمن بە شەئنی ئیسلامی لە بنەماڵەکان، بنەماڵەی شێخەکان، زانایان، حیزبە ئیسلامیەکان، زۆر ڕێکخراوەکان لە ڕاستیدا حتا فراکسۆنە ئەوانەی کەوا لە پەرلەمانن خۆیان الحەمدولله هەڵگری
هەست و ویست و یانی ئارەزوو یان سۆزی دینیان هەیە بێدەنگیان لەمەڕ ئەو هێرشانە لە ڕاستیدا جێگای پرسیار بوو هیواداریم نوری حکمە ئەو دەرگایشکان بێت و بێتە دەنگ من ڕاستە خۆ دەچمە ناو بابەتەکە بۆ ڕێزان مامۆستای بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ئەسمان و کاک دکتۆر خالید بابەتەکانی تر لێ دەگەڕێم حکمەتەکانی باڵاپۆشی من ڕاستە خۆ دێمە ناو بابەتەکە لە حکمەتەکان لە سوودەکانی باڵاپۆشی سەرەتا گەرنگە مسلمان ئەو قەناعەتەی هەبێت کە خوای گەورە سوبحانەه وتەعالە بەناوە پیرۆزەکانی بەتایبەتی ناوی العەلیم و ناوی الرەحیم ئەو دوو ناوەی خوای پەروەردگار و ئەو دوو صیفەتە پیرۆزەی خوای گەورە سوبحانەه وتەعالە ئەوە هەڵدەگرێت کەوا هەرچی ڕێنماییەکانە هەرچی شەرائیعە هەرچی تەشریعە یەک لە ئەو پەڕی مەسلەحەت و هەروەها شارەزایی خوای پەروەردگار بەناخ و دەرونی ئەو مرۆڤە و هەروەها کۆمەڵگاکان و هەروەها سۆز و مهرەبانی خوای پەروەردگار بۆ ئەو تاکە و بۆ کۆمەڵگاکان کەواتە لە غەیری ئەوە ناوەشێتەوە لە ناوی خوای پەروەردگار لە ڕەحمەتی خوای پەروەردگار لە عیلمی خوای پەروەردگار شتێک بە تەشریع دابنێت و تەشریعی بکا کە سوودی مرۆڤەکانی تێدا نەبێت بۆیە دەڵێن حکمەتی یەکەمی باڵاپۆشی بریتیە لە وەڵامدانەوەی خوای گەورە سوبحانەه وتەعالە ئەو حکمەتە بۆ باڵاپۆشی و بۆ هەموو فەرزەکانی تر بۆ هەموو واجبەکان و بۆ هەموو قەدەغەکراوەکان وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أن يكون لهم أمرا أن يكون لهم الخيرة بۆ هیچ پیاو ئافرەتێکی مسلمان نییە کە خوای گەورە فەرمانی کرد مسلمان خیاری جێبەجێ نەکردنی هەبێت نەخێر مسلمان تەنها خیاری جێبەجێکردنی هەیە كواتا حكمتي يكم الله مدانوي خوايا يا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم باڵاپۆشی زیندووکردنەوەی ناخی ئافرەتە زیندووکردنەوەی ناخی پیاوە زیندووڕاگرتنی ناخی کۆمەڵگایە خاڵێکی تر لە ڕاستیدا باڵاپۆشی پابەندبوون بە باڵاپۆشی بریتیە لە ئازادبوون لە فێڵ و دا و تەڵەکەکانی شەیتان خوای پەروەردگار چۆن بازی باڵاپۆشی دەکا لە چیرۆکی دروستبوونی باوکە ئادەم کە خوای گەورە دەفەرمێت فدلاهما بغرور دلالة دلية وهاتوا يعني الشيطان لسروا هناني خوار غروري بيبردن فلما ذاق الشجرة بدت لهما سوآتهما هركا تامي أو داريان كرت عورتيان بدر كوت كواتا لا داني باڵاپۆشی بەشێکی پەیوەستە بە پیاویش كواتا دەتوانین بڵێین تەنازل کردن لە باڵاپۆشی مرۆڤ بڕیاری هەتکی خۆی دەدات چوونە ناوداوی شەیطانە فلما ذاق الشجرة بدت لهما سوآتهما وطفقا يخصفان عليهما من ورق الجنة كستيان كر دوران تێکەوتن لە داوی شەیطان بەدوای گەڵایدار دەگەڕان خۆیان داپۆش لە بەرامبەردا ئەگەر ئازاد بوونە لە داوی شەیطان باڵاپۆشی لە ڕاستیدا بەدەست هێنانی ڕێزی خوایە سبحانه وتعالى كخواي پەروەردگار دەفەرمێت يا بني آدم قد أنزلنا عليكم لباسا يواري سوآتكم وريشا أي نوكاني آدم إما خواي پەروەردگار وشي إنزالي بكار هناوە إنزال لعلو لسرو بخوار ودي إما باڵاپۆشی من لسرو بهناو نخوار قد أنزلنا عليكم لباسا يواري سوآتكم مەبەستی یەکەم حکمەتی یەکەم داپۆشینی عەورەتە داپۆشینی ناشرینیەکانە ئەو داپۆشینیەی فیترەتی مرۆڤی دروست بە قبوڵی نازانێت ئەو شوێنانە بەدەربکەون وەریشە جوانیە ریش تووکی ئەو باڵندانەیە کە دەڕازێنرێتەوە تووکی تاوسێکە تووکی مریشکێکە تووکی کەڵەشێرێکە کە چەندە جوانی دەکا خوای پەروەردگار تعبیری لە حیجاب کردووە لە باڵاپۆشی کردووە بەو ریشە بەو تووکە جوانەیەکەوە خوای پەروەردگار بە هەندێک باڵندەی بەخشیوە اینجا خوا دەفەرمێت وەلیباس التەقوا ذلك خەیر ئەوە بەشێکێتی لە تەقوا بەڵام وریابن
لباسی هەرە جوان و پۆشاکی هەرە جوان تەقوایە. ئەگەر دیقەت بدەین لەو ئاەتە دیقەت بگرین، یەکەم جار خوا سبحانه وتعالى باسی داپۆشینی عەورەتی کردو، ئەوجا باسی تەقوای کردووە. کەواتە زۆر لە خوشکان خۆی لێرەدا پێویستە قەوسێک وەربگرین. هەرگیز نەکردنی باڵاپۆشی یەکسان نییە بە داوێن پیسی، پێویستە ئێمەوە لە یەکلا بینەوە. زۆر جار خەڵکانێک وا دەزان ئەوەی کە باڵاپۆش نییە یعنی یەکسانە بە داوێن پیسی. نەخێر، هیچ دەقەکانی ئیسلام ئەوە ناگەێنە، بەڵام لە ڕاستیدا تەنازولکردنە لە تەقوا، چونکە هەنگاوی یەکەمی تەقوا بریتیە لە باڵاپۆشی، ئەوجار بە عیبادەتەکانی تر تەقوا بەدەست دێت. حکمتێکی تر باڵاپۆشی دڵەکان پاک ڕادەگرێت، دڵەکان پاک ڕادەگرێت. زۆر خوشک، زۆر باوک، زۆر برا، زۆر پیاو کە باسی باڵاپۆش دەکەن دەڵێ مامۆستا دڵەکان گرنگە، دەڵێن بەڵێ دڵەکان، بەڵام بزانی چ کاریان تێدەکات. خوای پەروەردگار دەفەرمێت وإذا سألتموهن متاعا فاسألوهن من وراء حجاب ذلكم أطهر لقلوبكم وقلوبهن. أي إيمان داران ئەگەر شتێکتان خواست لە دایکی مسلمانان لە پشتی پەردەوە بڵێ دایکمان عائیشە، دایکمان حەفسا، دایکمان سەفیە، من ئەو شتە دەخوازم، ئیزنم پێ دەدەی کەوا لە خزمەتت وەری بگرم. لە کاتێکدا ئەو خواستن و دانانی پەردە بۆ دایکی مسلمانانە. خوای پەروەردگار فەرمووی وەئەزواجه ئومەهاتهم، دایکی خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دایکی مسلمانانە. لەگەڵ ئەوەش خوای پەروەردگار فەرمووی با لە پشت حیجابەوە داوای ئەو شتانە بکەن. لێرەدا ئیمامی رازی عبارەتێکی زۆر ناوازە و جوانی هەیە لە تەفسیری ئەو ئاەتە دەفەرمێت یعنی العین ڕەوزەنەة القەلب. ئەو ئاەتە ئەوە دەگەێنێ چاو دەلاقەی دڵە، ڕەوزەن ئەو تاقەیە، زانایان ویان لێکداوەتە ئەو تاقەیە کە وەکو دەلاقەیە بەڵام لێی نابینی، بەڵام لێرەدا ئیمام رازی مەبەستی ئەو دەلاقەیە کەوا سەیری شوێنەکانی لێوە دەکەین. فإذا لم تر العين لا يشتهي القلب، ئەگەر چاو نەیبینی ئارەزوی دڵیش ناجوڵێت. وإذا رأت العين فقد يشتهي القلب وقد لا يشتهي، ئەگەر چاویش بینی هەندێک دڵ سەلامەتن هەندێک دڵ سەلامەت نین. اینجا ئیمام رازی دەفەرمێت فالقلب عند عدم الرؤية أطهر، دڵ لە کاتی نەبینینی نەزەری نامەحرەم پاکترە. وعدم الفتنة حينئذ أظهر، لەو کاتەشدا فتنە دەرنەکەوتنەکەی زیاتر دێتە پێشەوە. یعنی چی ئەو ئاەتە؟ یعنی ئەوە دەگەێنێت وەکو دەگوترێت چی؟ النظر بريد الزنا، وەکو زانایان فەرموویان. هەندێک زانان کە دەفەرمێ خوای پەروەردگار کە فەرمووی وقل للمؤمنين يغضوا من أبصارهم وقل للمؤمنات يغضن من أبصارهم راستوخو الله نور السماوات والأرض. يعني شي أو حكمتك لودايا ضلي إيمان دار بهوي نظر نكردنا وبرد بلا نور. ليردا هندك قمان بازكان دلن كاكا أو آيات باسي دايكي مسلمانان دكات، باسي دايكاني مسلمانان دكات. رد للاي مفسير قوركان بو أو بابتا إمامي قرطبي وهروها إمامي جصاصي مالكي حنفي وإمامي ابن كثير وإمامي طبري هر همويان كودنجن دلن أو آية بلي باسي دايكي مسلمانان دكا بلام حكمك قشت جيرة بو دايكي مسلمانان بوهم آفرديك تريش. بالا پۆشی لە خاڵێکی تردا لە حکمەتەکان لە ڕاستیدا خۆپارێزی کەسایەتی یعنی العفاف. هرقل لأبو سفيان برسي يا أبا سفيان بماذا يأمركم محمد صلى الله عليه وسلم؟ محمد فرماني اشتان بيددا. أبو سفيان شي قتم ضليت اعبدوا الله وحده لا تشركوا به شيئا واتركوا ما يقول آباؤكم ويأمرنا بالصلاة والصدق والعفاف والصلة. فرمان من بيدكا بيكتا پرستی واز لا پروپوچی رابردو باوانتان بينن وهروها نويش بكن ورازقوبن وكساتي خوتان بپاريزن. العفاف يعني لراستي دا وكو إمام نووي بوشي وبيراسي كدوا
ترك ما لا يحل ولا يجمل واسنان لهرشتك كنحلالا ونجوانشا كواتا دتواني بلين عفاف أويك في غمر صلى الله عليه وسلم فرميتي اللهم إني أسألك التقى والهداد التقى والعفاف لا دعاك فرميتي عفاف يعني خو بارزي خواي پروردگار كباسي أو أفرتانا دكا كوا تمنيان بسر داشوها والقواعد من النساء اللاتي لا يرجون نكاحا فليس عليهن جناح أن يضعن ثيابهن غير متبرجات بالزينة أو آفرتاني كوا آرزويان بوناكريت بصالا داشون 7 ساڵ 6 ساڵ 50 ساڵ وەکو دایکانمان دەتوانن چارۆکی سەرەوەیان دابنێن جلباب ئەوەی سەرەوە ئەو عەبایا دەتوانن دابنێن اینجا خوا دەفەرمێ وأن يستعففن خير لهن خۆ ئەگەر پابەندیش بن بەو حیجابەی کە لەسەریەوە ڕاهاتون با بە عمریش بن ئەوە کەسایەتیان زیاتر دەپارێزێ دەتوانی بڵین ئەو ئاەتە بزەبت دایکانمان تەطبیقی دەکەن دایەگیان داپیرە پورێ ئامۆژن ئەتوو بە چاڵ داچووی خۆ دەتوانی عەباکەت دانێ دەتوانی هەندێک جلەکان خەفیف بکەی بەو شێوازە نەشن لا پیاوان کوڕم بەخوا جورئەت ناکەم وأن يستعففن خير لهن كواتا لحكمتكاني بالا بوشي تواو كردني چيا كساتيا ايما دالين خوشكي سافريا نويش دكا روجو دقري خوالي قبول دكا ان شاء الله بلام لراستي دا كحجاب ناكات ما ويتي كساتي ايماني خوي تواو بكات خالي كتير لا حكمتكان حكمتك زور قرنقا وأورو جهاني روش آوا تفسيري أو حكمة دكات كلراستي دا بالا بوشي بريتيا لپاراستني آفرد لوي كوا آزار ندريت لپاراستني أوي كوا آزار ندريت إما دزانين أغا كريستالك جوان مان هبه لمال كريستالك يان أوانيك لولاتان ودين هروانيان فري بدريد ناوشتي چون كناسكا بو أوي آزار ندريت لنوان چندها برق دادن دريت خواي قبل سبحانه وتعالى پرورين من آفرتي بو كريستال ناسكو ناس دار داناوا خواي پروردگار دفرميت يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن أي محمد صلى الله عليه وسلم بخزانة كانت بلي بكشة كانت بلي بآفرتاني إيمان داران بلي چارۆکەکانیان بەسەر خۆیاندا شۆڕ بکەنەوە ذلك أدنى أن يعرفن ئەوە زۆر بۆ ئەوە نزیکە بۆ ئەوەی نەناسرێن بۆ ئەوەی لاشەیان وەصف نەکرێت وەکو سەیدە فاتیمە بە یەکێک لە ئافرەتەکانی سەحابەی فەرموو من زۆر نیگەرانم کە دەمرم جەنازەم دادەندرێت من هەتا ئێستا خۆم پاراستووە نەمیێشتووە یەک نامەحرم بزانێ من قۆڵی من ئەستورەیان باریکە شانم رانم چۆنا بەڵام کە جەنازەم دادەندرێت چارۆکەیەک یان جاژمەیەکم بەسەر دادەدەن ئەو کاتە لاشەی من دەردەکەوێت یەکێک لە ئافرەتەکان لە مهاجیراتی حەبەشە بوو گوتی من لەوێ شتێکی جوانم بینی کە ئافرەت وفاتی دەکرد هەندێک گەڵای دارخورمایان لەسەردادەنا ئەو جار جاژمەیە بەتانیەکیان لەسەردادەنا گوتی وەسیەت بێ لە منیش ئاوا بکەن ئێستاش لە مەکە و لە مەدینە سیر بکەن دوو جۆر جەنازە بەڕێ دەکرێت جەنازەیەک ئاوا ڕاستە خۆ دەزانی کەوا جەنازەکە ئەو باریکە جەنازەیەک ئەستورترە جەنازە ئەستورەکە شتێک ئاسنێک شتێکیان داناوە ئافرەتە ئەو جار بەتانیەکیان بەسەرداداوە ذلك أدنى أن يعرفن بو فلا يؤذين بو أوي آزار ندري بو أوي جيتشالي سكسيان بينكريت انجا أورو كدين سر جيتشالي سكسي برانبر آفرتان أورو لا لوت كدايا لراستي ده آفرتاني ولاتاني روش آوا بدستي ودن علينا روجانا برلمانتاركان مشرعكان حكومتكاني أوروبا وأمريكا ولاتاني روش آوا أواني لا بازني أوانيش دا دخولينوا لخولياي أودانيا سايا قدر كان آفرتان بباريس تصور دا كان بيشن صالح درنگاني شو آفرتيكي بوليسي بريطاني للندن تعداي لكره بوليسي بريطانيا لندن شر المايكي دركرت
ئافرەتانی ئازادخواز زۆر ناڕەحەت بوون گوتیان نابێش دەبێت حکوومەت شتێک دانێ بمان پارێزی ئەوە قبول ناکەین ڕێنماییەکان ئەوە بوو کە ئافرەت هەوڵداد بە تەنها نەوەستێت ئافرەت درەنگانی شەو نەمێنێتەوە ئافرەت جلی سەرنج ڕاکێش لەبەر نەکات ئافرەت لە شوێنی بە تەنها خۆی مەشغوڵ نەکا بە مۆبایلەوە نەوەکو گەنجێکی بەدڕەوش دەستی بۆ درێژ بکات ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين یازدەی مانگی نیسان پێشی نزیکەی 20 و چەند ڕۆژێک یان مانگێک و چەند ڕۆژێک کەناڵی BBC عەرەبیکی بەریتانی هەواڵێک بڵاو دەکاتەوە کە تەسویرمان تحتە تەنوورە قوتابیە هەرزەکارەکانی بەریتانیا هەر کە مامۆستا پشتیان تێدەکا تەنورەکەشیان لە پشتی چۆکە مۆبایلێک دەردێن و لە پێش ڕسمێکی دەگرن تصوير ما تحت التنورة حكومة بريطانيا هراسان كرت بلكو سندكاي ما مستعاني بريطانيا داواي أو دكات كوايا سايق در بكريتا سزاي بودان بدريتو قطابيا كاني بيسجن بكري ببابتا هر لشوينك آفرتك روي خوي ورقيرا لجيري تنورك ورسمي دقرن ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين دوو دەقم مەجال بێ بەسەر چاو ئێستا بەریتانیا چین وڵاتی مەغریب وڵاتی تورکیا هەر هەمویان بیر لەوە دەکەنەوە پاسی ئافرەتان لە پاسی پیاوان جیاکەنەوە پاسی پرتەقاڵی بێن ناو بۆ ئەوەی تێکەڵاوی دروست نەبێت ئەو پەیامەکانی ئیسلامە ئەوە پەیامی هەموو پێغەمبەرانە لە تەورات داهاتووە لە ئینجیل بە هەمان شێوە بۆڵس لە پەیامەکانی خۆدا هەمویان داکۆکی لە چی دەکەن لە باڵاپۆشی دەکەن من نازانم ئەو خەڵکانە هەتاکەی بیر بەهۆش خۆیان نایەنەوە کەوا بزانن لادانی پاڵاپۆشی یەکسانە بە پێشکەوتن لە ڕاستیدا ئەو پەڕی دواکەوتنە برادەرێکی دکتۆر کە خۆی بە دکتۆری شەریعە دەزانێت شەرم ناکا لەو ڕەمەزانە خۆی دەکاتە نێوان دوو ئافرەت دادەنیشێت و هەندێک مێزەر بەزەر کەوا تەواو خۆیان ناشرین دەکەن خۆیان دادەڕنن لە کەسایەتی زانای ئاینی دەست بۆ شتە لاوازەکان دەبن من نازانم پشت هەڵکردن لە ڕێبازی پێغەمبەر لە ڕێبازی پێغەمبەران لە کلتوری کوردەواری چه خزمەتێک بە پێشکەوتن و بە ئافرەتی کورد و چه خزمەتێک دەکات دەیانەوێ ئەو حیا و ناموسەی ماوە وردە لە ڕەمەزاندا لە کەداری بکەن حەواڵەی خۆیان دەکەین زۆر سپاس بۆ هەموو لایەک وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه دەستەکان ژیان خی گەورە پاداشم داتەوە تەوەری دووەم باڵاپۆشی لە فەرموودە دروستەکان و چۆنیەتی تێگەیشتن لەی کە پێشکەشکردنی مامۆستا خالید گەردی کە مامۆستا خالید گەردی خالید عومەر قادر لە ساڵی 1970 لەدایک بووە هەروەها خوێنی ئاینی لە قوتابخانە ئاینیەکانی تەواو کردیە لە ساڵی 2004 بەکەلۆرەچی لە شەریعی ئیسلامی هێناوە 2009 بە هەمان شێوە ماستێری هێناوە لە فەرموودەناسی لە زانکۆی کۆیە 2018 دکتۆرای هێناوە لە وڵاتی تورکیا مامۆستاش بۆ لە زانکۆیەکانی دیجلە و نۆلیج لە بەشی یاسادا نیشتەجێی شاری هەولێر و خێزاندارە سێکس و دوو کوڕی هەیە تورجان بەخێر بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم ورزان السلام عليكم ورحمة الله وبركاته پێشەشی اعتزار لە بەڕێز دکتۆر عوسمانە کە بەڕاستی من وەکو قوتابیەکی ئەو ناوەکەی بە پێشەی خستمە گەنا ئێستاش پێم خۆشە ئەو تەقدیم بکرێ ئادێ باشە سپاسی دەکەم لە گەورەی خۆیتی ئینشاءالله بەڕێزان و خۆشەویستان ئەوەی کە دەمەوێت ئاماژەی پێ بکەین لەوەی ئیستیفادە لە کاتەکە بکەین ئینشاءالله کە باڵاپۆشی لە فەرموودە دروستەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەماشا بکەین ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە خوای پەروەردگار دەینێری لە بۆ ناو کۆمەڵگایەکی ئەو پەڕی دواکەوتو و جاهیلانەیە
خەڵکێکە کە خوای گەورە لە چەندین ئاەتدا بە جاهیل وەسفیان دەکا کە ئەوان لە هەموو ڕووەکانەوە زۆر دواکەوتوو بوون بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە هاتە ناو ئەو کۆمەلگایە یەک لەو شتانەی کە ئێمە ئێستا تەرکیزی لەسەر دەکەین بریتی بوو لە جلوبەرگ و شێواز و هەڵسوکەوتی ئافرەتان بەڕێزان تەماشات دەکرد ئافرەتان لە زۆر شێواز و کەم تەرخەمیان هەبوو لە ڕووی جلوبەرگەکانیانەوە فهەر لە سەرپۆشیان و لە جلوبەرجی تەنک و لە جلوبەرجی تەسک و لە بەکارهێنانی ئافرەت لە بۆ چەند کاری تایبەتی ئەو سەردەمە کە دەکرا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هات ئەو مەسارەی گۆڕی ئوسلوبێکی زۆر جوانی دانا ئەو وەختەش زۆر کەسە بوو وەکو بیدایەت سەردەمی ئادەم عليه سەڵات وسەلام مەویست تاعەندا لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەس کە دەیاندیت ئەوەندە فکرەکەی جوانە ئەوەندە شتەکانی ڕێک و پێکە بەڵگەکانی ئەوەندە بەقووەتن یعنی بەرهەڵستیان پێ نەدەکرا چونکە ئەوەل کەس کە داوای کرد باڵەپۆشی نەمینێ شەیطان يا بني آدم لا يفتننكم الشيطان كما أخرج أبويكم من الجنة ينزع عنهما لباسهما يعني ليرة أما تماشاتك براستي استاكش أو فكري شيطان خلق هيا هولي لوددا لوي محاولة بكاتن شتيك بيني تو بيش كأفراد وابزاني أجر أفراد بالا بوشي فريدا بيش دكوي من دموي لسر أو نقطة بكورتي يكشت آماجة بكم حيث إنسان واتي بقى جلو برق برو بيشي دبا ئەوەی ئینسان بەرەو پێشە بە عەقڵی ئینسانە بیری ئینسانە فکری ئینسانە ئیبداعی ئینسانە داهێنانی ئینسانە تربیەی ئینسانە نەک جلوبەرجی ئینسان جلوبەرێک بەس ئینسان جوان دەکا ڕێکی دەکا کەشخەی دەکا بەڵام عەقڵ بەلەو پێشی دەبا لۆیە تەماشا دەکەی ئەوانەی دەڵێن ئافرەت لیباسەکەی فڕێبدا جوان دەبی عەقڵیان دواکەوتو زۆر متەخەلیفن ئەوانەی کەوا لباسی جوان و ڕێک و پێک لە بەردەکەن وەکو کچەکانی شوعیب تەمشی على استحیاء بەڕاستی ئەوانە خاوەنی ئەخلاق و ڕەوشتن ئەتوانن یعنی منداڵ و نەوەیەکی دواڕۆژی زۆر چاک لە بۆ ئێمە پەروەردەکەن اینجا بەڕێزان تەماشاکە کاتی عائیشە وەکو لۆمان دەجێڕتەوە لە صحیحی بوخاریدا هاتووە دەفەرمێ يرحم الله النساء المهاجرات الأول دەفەرمێ ڕەحمەتی خوا لە ئافرەتی ئەنساریەکانی بیدایەت بدا أو رحمة لبرسي ضلك هاتك أو آية دابزي خواهي قولة فرموي وليضربن بخمورهن على جيوبهن أو آية دابزي فورا يكسر زلجيان شخ كرت سفيان لبو خودروس كرت هم سريان دابوشت هم سينجيان دابوشت للروايات يشتر لفتح الباري دا هاتوا دا فرمي عائشة دايشي إيمان داران دەفەرمێ واللهی کاتێک سبەینەکەی چوومە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە نوێژێ بە جەماعەت بکەم تەماشام کردێ ئافرەتان هەر هەموو بەچەفیەوە بەو جلوبەرگەی کوو خواوەیان پێ دەفەرمێ ئەو هەڕاوەستا تۆرە تەماشا ئەو جیلەکە ئێوارە ئاەت دابەزی محەممەد المستەفا لۆ پیاوەکانی خوێندەوە ئافرەتەکان لە ماڵە گوێیان لە پیاوەکانیان بوو شەوێ لە نوێژی سبەینێ تەطبیقیانە کرد بەڕێزانم ئێستا ئێمە جاری وایە پیاوەکانیشمان نایەن لۆ نوێژی سبەینێ پیاوەکانیش لە مارێ دادەنیشن یعنی تەماشا دەکەی جیلێکی پەروەردەکرد محەممەد المستەفا بەو ئاەتانە بەو قسە جوانانەی کەوا کردی ئەو مجتەمەع جاهیلیەتێ لەوە ڕزگار کرد سبەینان بە کەیفی خۆی هەربستی هەستە ئەو سبەینە زووە ئافرەت هەستابی لە مزگەوتێ نوێژێ بکە بەو تاریچە و بەو بێسەعاتیە و بەو وەزع و ئومورە بەڕاستی ئەوە جیلێک دروستە بی کە خوا هەڵی بژاردیە و ئەو جوانیەی تێدا هەیە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو قورئانێک لە مابەینی خەڵکەکەدا داهات و دەچوو بە فەرمودەکانی خۆی ئیسلاحی ناو ئەو کۆمەڵگایی دەکرد ئەوانی پێشەوە شەیاطینەکان و کافرەکان تێکیاندا بوو وەکو لە سونەنی ئەبوو داود داهاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەسمائی کچی ئیمامی ئەبوو بەکر دەبینێت جلکەکی لە بەدایە تەنکە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لێی بێدەنگ نابی دەفەرمێ یا ئەسماء إن المرأة إذا بلغت المحيض لم يصلح أن يرى منها إلا هذا وهذا دەفەرمێ ئەی ئەسما تۆ ئافرەتێکی چی ئافرەتێکی بەرزی چاچی بەڵام جلوبەرجی تەنگ لەبەر نەکەی لەبەرەوەی ئافرەت کە گەویشتە حەدی بالغ بوون لە بۆی دروست نییە ئیلا دەست و دەموچاوی دیار بی جلوبەرگەکەت چاکە تصحیحیکە حتى پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕێزانم لە کاتی بەیعەت وەرگرتن لە ئافرەتان کاتێک کە بەیعەتەکە تەواو دەبوو
کە ئەوانە لەسەر کۆمەڵێشت بەیعەتیان دەدا و نەدزی بکەن و نەقەتل و نەزینا و نەکاری بوختان بکەن لە ئاخر شت پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای لۆ دەکردن دەیفەرموو یا ڕەبی خوایە لەو ئافرەتە خۆش بی بە نەسی قورئان. جا یەکێک لە بەیعەتەکان چ بوو؟ دەیفەرموو لا تەتەبەڕەجی، دەیفەرموو پێغەمبەر صلی الله عليه وسلم نەچی بچی ئەو جلوبەرگەی ئیسلامەتی کە لەبەرت کردیە ئەو حەیا و حشمەتەی پێت وەیە ئەو بەیعەتە بشتێنی ئەو جلوبەرگە فڕێدەی بگەڕێەوە سەر ئەوەی قەدیم. تەبەڕوج نەکەی، یعنی ئیظهاری ئەو زینەتەی کە خوا شاردیتەوە لە بۆت ئەتوو بە دیاری نێخی کە حەرامە و دروست نییە. جالوێ ئافرەتان بەڕاستی ئەبەو شێوازە پەروەردا بوون کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پەروەردەی دەکردن. اینجا هەر لەناو شاری مەدینە ئەگەر ئەوها ڕابوەستن بسوڕێنەوە دوو فەرمودەمان هەیە زۆر جوانمان لۆ بە دیار دێخی کە ئافرەتان چ جلێشیان لەبەر دەکرد لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم و چ نەوعێک لە حەیا و لە شەرمیان لەکندا هەبوو بەڕێزان. فەرمودەیەکیان لە صحیحی بوخاریەکیان لە مسنەدی ئیمامی ئەحمەد داهاتووە. ئەوەی لە صحیحی بوخاری داهاتووە عطاء کە یەکێک بوو لە قوتابیەکانی ابن عباس لە خزمەت ابن عباس دانیشت بوو. ابن عباس پێی گوت فەرمووی ئەلا ئوریکە ئیمرەئەتەن من ئەهلی الجەنە، ئافرەتێکت پێ نەڵێم ئەو ئافرەتە ئەهلی بەهەشتە، یعنی هەر لە دنیا ئێستا وجودی هەیە؟ ئەویش فەرمووی بەڵێ. فەرمووی هذه المرأة السوداء، ئەو ئافرەتە ڕەشپێستە، ئافرەتێکی ڕەشپێست بەکنیاندات. فەرمووی ئەو ئافرەتە ڕەشپێستە ئەهلی بەهەشتە. أتت النبي صلى الله عليه وسلم، فرموي أمل لخزمت پیغمبر دانیشم صلى الله عليه وسلم، هات خزمت پیغمبر صلى الله عليه وسلم. فرمي يا رسول الله إني أسرع وإني أتكشف فادعوا الله ألا أتكشف، يعني سبحان الله تماشاك. فرمي يا رسول الله أمن توشي صرع دبم لكاتي صرع أقام لخونا مني هندك جلو برجي خوم دادرنم لبردك موا لبروي أقام لخونا مني تخوا دعام لوبك أجر توشي صرع جبم بس أوندي جلو برجي خوم دا ندرم. پیغمبر چی پی فرمو صلی الله علیه وسلم ابن عباس فرموی إن شئتي صبرتي ولك الجنة، أجر حزدكي صبر بقرا أتو أهلي بهشتي طبعا أؤمن مجدي بهشتم بيداي، وإن شئتي دعوت الله أن يعافيك، أجر حزج دكي دعاء لو دكم تسابيوا حد زارج توشي صرع نبي. فرمي يا رسول الله أصبر، أي پیغمبري خواص صبر دقرم بس أون دم لوبك فادعوا الله ألا أتكشف، أو عبارتك سيمي برزان. فرمي بس دعام لك يا رسول الله لكاتي صرعش دمقري زلي خوم لبنكم وخوم بديار نيخم بس او دعام لك تخوى شيتشي سردمي پیغمبر صلى الله عليه وسلم آخر ترنية لآخركاني او سردمك اخوان بآخرو بالروادي فكر دادنين، يعني لو كاتي كتوشي صرع بيو هوش لدست دا او آفرتا بس طلبك لمحمد المصطفى لبيغمبري اخوة دفرمي يا رسول الله بس دعام لو بكتزلكم بديار نيخم استبا اختياري خود جلشي بديار ديخي سنجي برلاكا جلو برجي تنق لبردكا جلو برجي رود لبركا اوي بي بيش كوتنا او آفرتي اهلي بهشت خشي بالرزم اگر بهشت الدوي تماشا او آفرتك ضل بيغمبر صلى الله عليه وسلم فدعا لها دعاي لبوك لبوي بارا والأخوة أو آفرة باشي أنجينيج ابن عباس دي فرمو كتوشي صرع بي والله قد زلي لبرخويناك تو بدعاي بيغمبر صلى الله عليه وسلم بس نخوشي كي هر لسرما صبري قر تحملي قر لو خاطري وي أو ببي بيشيق لا أهلي بهاش ذات ما شاكا وتنجوانا تنريكو بيكا يعني آفرتك لكاتي صرعيش دا آمدن يجلو برق لبرخوي كاتوا آفرتي استا بكامل عقلي خوي بكامل تيقويشتن وخريجي كليي خوي دير لباسك لبركة كتماشاي دكي تقليدي آفرتي فناني ساقطي كرديا كهيد شتيك لإسلامتي دا لقر أو دا شمولناك لوي أو تقليد لبو إما زور خطرناك بريزانم جلوبجش قل كاريسي زورة أقر بيتو بشوازي مغريات لبر بكريت سندين كاريسي خراب وناريك كروي دايا هموي سببه هو كاركي تبو بريزانم هو كاركي أو بوا جلوبرك تأثيري كاريگري هبوا أو فرمودي دي كإمام أحمد المسندكي دا آماجي بيدكار رضا ورحمة إخوائي لبي أسامي كوري زيد دا فرمي پیغمبر صلى الله عليه وسلم لمصر مليشي مصر مقوقس جلكي لونار قبتيب وقلت جوان بو بهدية دا پیغمبر صلى الله عليه وسلم پیغمبر إخوة صلى الله عليه وسلم سايب أسامي كت فرمي أي أسامة أو جلو برقل بوتو دلي أويش بهدية دا يومي دلي أميش چون بهدية دا مو خيزان يعني بزانه ملاطفة شي تنجواني ليه پیغمبر صلى الله عليه وسلم هدية دا بخشي ديداتي شكل الصحابة كان والصحابة ديدات خيزاني خوي بهدية استازور جاري واهي وملاطفة وكو استدراجك شتيق لك كلمة كور بقرين
دەبینی کابرا شتێکی جوانیان دایتێ لە ماری بەهەدیە خێزانەکەی پڕ بە دڵ دەرێ کاکەوەی نادێ و من بەهەدیە لۆ چتە لۆ بدەمەت کوڕە خۆ زمانت لار نەبوو برێ و پێشکەشم کردی بەرێ ئەوە لە بۆ تو یەکیت کەشت لۆ دەکڕێت چی دیکەت دەوێت لە خزمەتت دام فێرە ئوسلوبی مڵاتەفە و یعنی خۆشویستن بە لە مابەینی پیا و ئافرەتە هەرکە چۆن مارە فەرمووی ئەو جلوبەرگا هی محەممەد المستەفای صلی الله عليه وسلم بەڵام هەدیە بێ لە بۆ تو دەڵێ لێی وەرگرت خێزانەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند ڕۆژێکی پێش و فەرمووی یا ئوسامە کا ئەو جلکەی دامەت و لەبەرت نەکردیە فەرمووی یا ڕەسوڵ الله دامە خێزانەکەم گوتم ئەو لۆ خۆی بیکاتە جلوبەرگ تەماشا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو مجتەمەعە کوو پەروەردە دەکات فەرمووی مرها فلتجعل تحتها غلالة إني أخاف أن تصف حجم عظامها فرمووی بەڵام فەرمانی پێ بکە لە بن ئەو جلکەی جلکەچی دی لەبەرکە لۆ چونکە ئەمن ترسی ئەوەم هەیە جسمی تێدا بەدیار بێخی چونکە ئەو جلکە تۆزێک زۆر ئەستور نییە لە بۆ ئافرەتان بەڵکو بگرە تەنکە نەوەکو جسمی تێدا بەدیار بکەین یعنی لێرە تەماشا دەکەی بەڕێزانم بەڕاستی یعنی لۆت بەدیارەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوە لەناو کۆمەلگا سوڕایتەوە تەماشای کردیا و ئامۆژگاری کردینە کە جلوبەرجێک لەبەرکەن بە فەرمودەکانی خۆی کە گونجاوە لەگەر ئاەتەکانی قورئانی پیرۆزدا کە دەگونجێتن جا من بەس تەماشا یەک نمونەی عائیشە کە دایکی ئیماندارانە نمونەیەکە کە پێغەمبەر پەروەردەی کردی صلی الله عليه وسلم بەس تەماشا کە چەند بە شەرمە چەند بە حەیاءە چەند ڕێک و پێکە ئێستا لۆمە کەسێک پەیدا دەبی جورئەت پەیدا دەکا دەڵێ وەڵات سەفیە واجب نییە یان ئافرەت سەری بە دیار بێخی ئیعتیادیە تەماشا دایکی ئیمانداران کە پێغەمبەر پەروەردەی کردی صلی الله عليه وسلم بزانم ئێوە بەجێ ئەوە دەکەن کە پێغەمبەر پەروەردەی کردی صلی الله عليه وسلم یان جاهیلێکی تازە پێگەیشتوو کە قسەی سەیر لە بۆ عالەمێ دەکە بەس لەوەی خەڵک گوێ بداتێ عائشە دایکی ئیمانداران دەفەرمێ پێغەمبەر لە مالی من وەفاتی کرد صلی الله عليه وسلم دەفەرمێ دەچوومە ژوورەکەی لە خزمەت قەبرەکەیدا دەنیشتم چەفیەکەم لەسەرم دەکردەوە پاشان ئیمامی ئەبوبەکریان لەوێن دەرشاردەوە دووبارە دەچوومەوە وێن دەردا دەنیشتم ئەویان بابم ئەویشیان مێردم دووبارە چەفیەکەم دەهینا خوارێ ئیمامی عومەر شەهید بوو لەوێن دەریان شاردەوە کە عائیشەی دایکی ئیمانداران لۆ زیارەتی سەر قەبرەکەی بابی و مێردەکەی چووە وێن دەر دەفەرمێ واللهی بە مردیتش شەرمم لە ئیمامی عومەر کردیە چەفیەکەم بینمە خوارێ شەرمم لە ئیمامی عومەر کردیە چەفیەی خۆم لەکن قەبرەکەشی بینمە خوارێ تەماشا ئافرەتی ئیماندار ئێستا بڕۆ تەماشا سەر قەبرەکان کە ئافرەت کو دەستەوێن دەر وەڵڵاهی مردیەکە ئەگەر بەدەستی بی دەڵێتە داچیان خوشتی بڕۆ هەڕوونەوە مارێ جارشکە مێنەوە ئێرە دڵم بەنگۆ خۆش بی دڵم بەو کەسانە خۆش بی ئەو جلوبەرگانە لەبەر دەکەن هەر ئەو عایشە دایکی ئیمانداران بەنی تەمیم هەندێ ئافرەت هات نەکنی جلوبەرگێکی جوانیان لەبەردا نەبوو جلوبەرگێکی جوانیان لەبەردا نەبوو چی فەرموو عایشەی دایکی ئیمانداران فەرمووی ئین كنتن مؤمنات فهذا ليس بلباس المؤمنات وإن كنتن غير مؤمنات فتمتعن به فرمي ايوه اگر مسلمان والله جلي ايمان داران او هانيا اگر ايمان دارج دينا لو خوتان رابيرن افرتنا بس لباس ايمان داران دياره لغير دستو دموساوي جيجي تكي ديار نيا او عايشه داشي ايمان دارانا كاتك حفصي كتي عبد الرحمن دي تكني سفيكي سريتن كلا سري دكاتو سفيتي خوي لسري دكا دفرمي إنما الخمار أن يواري البشرة والشعر سفيلو هندي داندرايا كوا برتو سينج دابو بوشي باشا إذا كسك ما اللي فيدا دابي سفيه نابي دابني أي تيلو دابني بأقرب التصور تيلو بوبكين يعني ورا تماشاكا إما بجي خيزاني پیغمبر صلى الله عليه وسلم كلبن دستي أو پرورد بوا یان کابرایکی جاهل و تێنەگەویشتوو لە قورئان و لە سنەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم گوێڕایەلی بکەین کە ئەوڕۆکە جا ڕاوەستە شتی سەیتریش پەیدا دەبێت حیجاب بەو شێوازە نیە جلوبەرگ ئەوها نیە ئافرەت دەتوانی ئەوها بکە خوشتی بەڕێزم قورئان وازەحە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوونە والله ئەگەر بەس ئەو فەرمودەی بتانم لێرە تەوزیح بکەم لە بۆ بەڕێزتان ئەوەندە کافیە کە لە صحیح مسلم داهاتوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی صنفان من أمتي من أهل النار لم أرهما فرمي دو صنفا لأمتي من أوان أهل جهنم بلام من أوان نديتيا لباشا من بيداد قوم معهم سيات كأذناب البقر يضربون بها الناس فرمي قوم يقدين بيداد بن كوا قمتيان في بغدر العالم ددن اوش دبين نغو بخوتان لتلفزيون كان زور زار كابرا قرب سريع عرباني فيها بس قمتي ليدن دريه كانوا كسابتك نايل نجي تشيلو نابينوا او اهل جهنم محمد المصطفى وايفر قمتي بدز العالم اذا بظلم اهل جهنم او انسانا
ئەجا ئەوە غەیری ئەوەش کە لە دوای دەرگا داخراوەکان و شوێنە تاریکەکان کە خەڵک عەزیەتە دەن ئەوان هەر 100% جیان جەهەنەمە. ئەوە یەک. دووەم فەرمووی چێن ئەوانەی ئەهلی جەهەنەمن؟ محەممەد المستەفا فەرمووی ئەمن ئەوانەم نەدیتیا ونساء كاسيات عاريات مميلات مائلات رؤوسهن كأسنمة البخت المائلة لا يدخلن الجنة ولا يجدن ريحها وإن ريحها لا يوجد من مسيرة كذا وكذا. فرمي عندك آفرة جلشان لبرا بلا مروتر زانان دو تفسير جوان ينكردلو أو حديثا دا فرمو جلشي لبرا بلا مروتر يعني چه؟ يعني لباسكي تنك قلبي تيدا ديارا هندي چش دا فرمون ما بس بي اوه تنوري لبردكا لسروش دا سینگ و قلبی تێدا دیارە یعنی هەندێک جلچی لەبەرە هەندێکی لەبەر نییە فەرمووی ئەوانە ئەهلی جەهەنەمن پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم مومیلات مائلات خۆیان لایان داوە لە ڕێ و خەڵکیش لا دەدەن لە ڕێگا فەرمووی سەریشیان بەرز دەکەنەوە وەچی سەرپشتی حوشتری لێ دەکەن محەممەد المستەفا فەرمووی ئەوانە ناسنە بەهەشتێ بۆنی بەهەشتیش ناکەن ئەوە پێغەمبەر وای فەرمووی صلی الله عليه وسلم تخوا ئافرەتێک ئەگەر ئیمانی بەخوا هەبی ئیمانی بە دواڕۆژ هەبی ئەو حەدیسە صەحیحەی مسلیمی لە بۆ بخیندرێتەوە کە بڵێ ئەو سیفەتە سیفەتی ئەهلی جەهەنەمە ئەو ئینسانە دەچی پەیڕەوی ئەو جۆرە شتانە بکە خوا بەو گەورەیەی خۆی نوێژی ئافرەتێک قبول ناکە کە چەپیەی لەسەر نەکا پێغەمبەر وای فەرمووی صلی الله عليه وسلم لا يقبل الله صلاة حائض إلا بخمار فەرمووی خوا نوێژی ئافرەتێک قبول ناکە ئەگەر چەپیەی لەسەری نەکا ئەو ئافرەتە کە بەرامبەر بەخوا ڕادەوتێ یعنی ئینسان زۆر جاری وایە بەڕاستی وای لێ دەگاتە ئاستێک کە ئەو جلوبەرگەی تەسیری و کاریگەری لەسەر کۆمەلگا دەبی بەداخەوە من جارێک لە جەریدە خوێنمەوە یعنی گەنجێک مقابلەیان لەگە کرد بوو کە 7 ساڵ زیندانیان کرد لەو هەولێرەی لەبەر یەک سەبەب و هۆکار ئەویش چ بوو دەڵێ خوشکم یعنی خوشک هیداک و بابی جلوبەرگەچی ئەوەندە تەنچی لەبەر کردبوو کە لە بنەوە شیچی لەبەر نەکردبوو کە چاوم پێکەت خۆم پێڕانە جیرەکاری فاحیشەمان ئەنجامدا و لێمان ئاشکرا بوو پاشێنجینێ ودراينا حكومته استا من 7 سال حكم درايما او باركا مني ما بلكو داكو بابي منك ليقران او خشكي من اوجل كي لبركا تخوا رازناكا سكي تواوني بريزانم يعني افرد او جور جلو برقي لبردكا زالوي خشكاني بريزم يعني او جلو برقاني كا او هاسر ازراجشن براستي يعني هو كارن لبو بيدابوني ديان فتنه ومصيبه لامه محمد المصطفى صلى الله عليه وسلم يعني هر افرتك قسم بخواي كحجابي لبردكا دێتە دەرێ حتا دەستۆ مارێ خوا ئەجری لۆ دەنووسی حتا پاداشتی لۆ دەنووسی لۆ چونکە هەر لەژێر فەرمانی خوای پەروەردگاردایە ئەو ئافرەتەی سافرێ و بێ ئەمری خوای گەورە دەکا هەرچەند خەڵک دەیبینی گوناحی لەسەر زیاد دەبی هەرچەند خەڵک دەیبینی گوناحی لەسەر زیاد دەبی ئەو گوناحانە لە بۆی کۆ دەبتەوە لە عیلم النەفس دەرێکە کاتت تەواو بوو پاشان خەڵک قسەت لێ وەرناگری زۆر زۆر سوپاس ئەەکەم دەستا خۆشتەکان خۆشبی خوا خێر بنووسی ئێستا کەش نۆرەی دکتۆر عوسمان کە تەوەرەکەی بەناونیشە ئاەتەکانی باڵاپۆشی و وەڵامێک بۆ گومانەکان ڕاستی کە ئێستا کە زۆربەی زۆری هجوومەکان یا هێرشەکان لەسەر قورئانە کۆمەڵە کەسێک پێیا بە بەناوی قورئانیەکان هەروەها بە هیچ پێوەرێک بە پێوەری خۆیان دێن قورئان لێک دەدەنەوە کە ئەو ئاەتانەی باسی حیجاب دەکەن بە شێوەیەک لێ شێوەیەکان کە بە شێوەیەک لێک دەدەوە کە لەگەر پێوەرە علمیەکان ناگونجێ دکتۆر عوسمان محەممەد غەریب لە ساڵی 1972 لەدایک بوو لە شاری هەڵەبجە لە ساڵی 1970 لە پۆلی شەشەمی ئامادەیی لە ئاستی عێراق پلیەکەی بەدەستهێناوە لە ساڵی 1994 بەکەلۆرەسی بەدەستهێناوە لە 97 ماستێری بەدەستهێناوە لە 2003 دکتۆرای بەدەستهێناوە لەسەر تەویل النصوص عند الأصوليين شارزای هەیە لە زمانی عەرەبی و لە زمانی فارسی بە شێوەیەکی تەواو ئێستاش پلەی زانستی پرۆفیسۆرە هەروەها مامۆستا لە زانکۆی سڵاح الدین لە مزگەوتی بەختیاری و تاربێژە تاوتوی و سەرپەرشتی زیاتر لە 60 تێزی دکتۆرا و ماستێری کردووە دوو کچ و دوو کوڕ بخێر بێن بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه السلام عليكم ورحمة الله وبركاته خۆشەویستان لەبەرەوەی سوود لە کاتەکە وەرگرین بە شڕ و بە پڕیز باسی بابەتەکەیەکە ئەگەر سەیری قورئان بکەین ئەبینین چەند دەستەواژەیەکمان هەیە بێ لەسەری ڕابوەسید تەبەڕوج خیمار لەگەڵ جیلباب وەرە لەوەتی ئەو ئاەتانە هاتوونەتە خوارەوە باسی ئەم سێ دەستەواژەی کردوون تا ئێستا تێکڕای زمانزانەکانی پسپۆڕی زمانی عەرەبی تێکڕای مفەسیرەکان
تێکڕای فقه ناسەکان، تێکڕای زانانی ئوسول، تێکڕای ڕەبانیەکان، عارفەکان و خوداناسەکان. تا ئێستا 14 سەدەیە هەر هەمویان هەڵیان کردو. من ئەمەوێ هەمووی ڕاست بکەمەوە بڵێم هەمویان هەڵیان کردووە. تخوا ئەوە قسەیە، تخوا ئەوە قسەیە. تێکڕای زمانەوان پسپۆڕانی زمانی عەرەبی تا ئێستا نەیانزانیوە خیماریانی چی، تا ئێستا نەیانزانیوە جیلبابیانی چی، تا ئێستا نەیانزانیوە تەبەڕوج یانی چی. کۆلکە نەخوێنەوارێکی کورد کە کوردیش تەواو نازانێ ئەڵێ کاکە هەر هەمویان بە هەڵا چوون. ئێستا بۆتان ڕاستەکەمەوە. باشە سەیری وشەی خیمار بکە. لە زمانی عەرەبیە خا میم ڕا لە هەر جێکە بەکار هاتوێ بۆ داپۆشینە، لە هەر جێکە بەکار هاتوێ بۆ داپۆشینە. وەکو بە مەی مەشروبە وترێ خەمر لەبەرەوە عەقڵ داپۆشێت. ئازیزمان عەلەیهی السەڵات وەسەلام فەرمێ خەممیڕوو ئانیەتەکۆم، شەوکاتێ خەون قاپ و قاجاقتان خواردی تێدایە دایپۆشن. بەڵام بۆ ئافرەت هەر کاتێک بەکار هاتوێ لە عورفە، لە زمانە، لە شەرعە، لە فقە، یەکسەر ئەگەر بیکەی بە کورتی واتە سەر پۆش، ئەوەی سەر داپۆشێ. ئەو ئاەتی کە باسی وەلیەضربن بخمورهن على جیوبهن بۆوە نەهاتۆ پێمان بڵێ خانمەکان سەرتان داپۆشن چونکە سەرپۆشیان هەبووە. خمورهن کاتە خیماریان هەبووە، بەڵام کێشەکە لە سەرپۆشەکە ئەوە بووە کورد بووە سنگ و بەرۆکی گردنی دانەپۆشیوە. بۆیە پیانە فەرمێ سەرپۆشەکانتان گەورەترکەن، سنگ و بەرۆک و گردنیشتانی پێ داپۆشن. کەواتە نافەرمێ خیمار بەکار بێنن، ئەفەرمێ نانا خیمارەکانی خۆتان کە بەکارتان هێناوە فراوانتریکەن، گەورەتریکەن، با گردنتان داپۆشێ، سنگ و بەرۆکتان داپۆشێ. کاتێ وشەی جیلباب تێک ڕایزانەیان بەبێ ڕای جیاواز وتویانە جیلباب ئەوەیە لەسەرەوە تا خوارەوەی داپۆشێ، خیمار سەری داپۆشێ، ئیتر دوای ئەوە دەست پێکا پێوترێ جیلباب. ئەگەر بە کوردی تەفسیری بکەی پێوترێ ئابا یاخو پێوترێ حیجاب. ئەمڕۆ کە وشەی حیجاب بەکارێنرێ یاخو باڵاپۆشی بەکارێنرێ. ئینجا سەیری نوکتێکتان بۆ بژێڕمەوە. لە بەغدا کابرایە کادوتی جەنابی مامۆستا ئەزانی لە سەردەمی یوسف پێغەمبەرە عەلەیهی السەڵات وەسەلام ئۆتۆمۆبیل هەبووە؟ وتم چۆن؟ وتی قورئانە فەرمی وەجاءت چی؟ سەیارەتون، سەیارەیە کات، کاتۆ ئۆتۆمۆبیل هەبووە. باشە ئەم داماوە نازانێ دەستەواژەی سەیارە لە زمانی دابەزینی قورئانە بەواتە کاروان. ئێستا ئێمە سەیارە بەکارئێرین، ئێمە مخالفەی قورئانمان کردووە نەوەڵە. عرفی خۆمانەوەیە وشەی سەیارە بۆ ئۆتۆمۆبیل بەکارێنین. قەیچەکە خۆ ناکرێ هەمان تەفسیری بۆ بکەیتەوە. اینجا ئەمانە شوکو لەبەرەوەی فێڵێک لە تۆی مسلمان بکەن ئەڵێ سەیری کە وشەی حیجاب لە قورئانە هەر کاتی هاتووە لە یەک جێگەشا بۆەوە نهاتووە باسی جلوبەرگ بکە، ئیحراسەکە. بەڵام ئێمە ناومان لێناوە حیجاب معنە لوغەویەکەیمان وەرگرتووە. حیجاب یانی چی؟ ڕێگرکردن. فەسئەلوهن من وەڕائی حیجاب یانی پەردەیەک. باشە خۆ کاتێ ئێستا پیا و ژنە قسەکەن پەردەیەک لە نێوانیانیان نییە و خەسە بە خێزانەکانی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. بەڵێ وشەی حیجاب لە قورئانە بۆ جلوبەرگ نەهاتووە، ئێمە بەکارئێنین بۆ جلوبەرگ بەکارئێنین. ئەگەر کێشەکەتان وشەی حیجابە باشە بەکاری نایێنین، بەڵام وشە قورئانیەکە بەکارئێنین جیلباب. بەدڵتانە؟ نەوەڵا بەدڵیان نییە. ئەوان مەبەستیانە بەس گومان بخەنە مێشکر، بەزەوەی لێت تێک بن. باشە والی بەسەر لێ تێک بچێ معقولە ئێمە وشەی حیجابمان بەکارهێناوە لە کاتێکە لە قورئانە بۆ مانا بەکار ئێبا لە قورئانە بۆ مانا بەکارهێنرابێ، بەڵام معنای حیجاب لە قورئانە هەیە؟ بەڵێ لە قورئانە هەیە. ئەو دوو ئاەتی کە باسم کرد ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها. گوێ بگرن هەر بە ڕاوەکردنی قورئان زینە لێرەدا مەبەستی چییە؟
تێکڕای قورآن وەرگرە قورآن خۆی تەفسیری خۆی ئەکاتەوە زینە هەمیشە بۆ جلی دەرەوە بەکارهێنراوە بۆ خشڵ و زێڕوزی و بەکارهێناوە کە لەبەری یەکەی بۆیە کاتێ باسی فرعونەکە خوای گەورە فەرمێ فەخەرەجە عەلا قەومیه فی زینەته باسی لەشی ناکە باسی دەرەوەیەکە خۆت ڕازانوەتەوە ڕازاندنەوەی دەرەوە ئەفەرمێ ناناد ئەوەش داپۆشە لە دەرەوە خۆت مەڕازێنەرەوە جگە ئەوەی کە خۆی دەرکەوتووە جگە ئەوەی کە خۆی دەرکەوتووە اینجا فەرمێ چی وەلیەضربن بخمورهن على جیوبهن لێرەدا یەکێک لەوانەی کە بانگەشەی قورئانی بوونەکە شەحرور ئێتە سەر ئەمایەتانە بزانە چی لێکە طبعا ئەڵێ ئافرەت بەبێوی جل لەبەرکە هەڕوت و قووت بێ دوو بەش جێگای لەشی ئەندامی لەشی هەیە بەشێکیان هەر بە خلقەت داپۆشراوە وەکو کوێی پاش و پێشی عەورەتی اینجا دوای ئەوە خەتی نێوان سنگی اینجا دوایە بنباڵی ئەڵێ ئەوە دەرمەخە ئەوە دەرمەخە باشە ئیلانە بۆ کێ نەبێ بۆ باوکت باشە بۆ مێردت بۆ خەزورت بۆ کوڕی مێردت بۆ برات بۆ برازات بۆ خوشکەزات بۆ ئانە نەبێ ئینجاڵێ ئەگەر ئافرەتێک کات ئەوانەشی فڕێدا بەڕوت و قوتی وەکو ئەوەی کە خودای گەورە دروستی کردووە چووە بەردەم خەزوری چووە بەردەم برای چووە بەردەم کوڕی چووە بەردەم باوکی بۆ باوکی نییە بۆ خەزوری نییە بۆ برای نییە بڵێ کچەکەم خوشکەکەم ئەمە گوناحە ئەڵێ نابێشتی وا بڵێ چونکە گوناح نییە ئەمە پێچوانەی دابوو نەریتی باوک و خەزور و برایەتی ئەگەر چووە شارێک پێچوانەی دابوو نەریتیان نەبوو با ئەوەش فڕێدا قەیناکە هیچ گوناحی نییە بزانە بەرەو کوێمانە بن من ناوم لێ ناون ئەمانە جەردەن بۆ ڕوودکردنەوەی ئافرەت جەردەن بۆ ڕوودکردنەوەی ئافرەت بەوەش وازی لێ نایەنی بەوەش وازی لێ نایەنی ئەڵێ هەر کاتێک پیاوێک ویستی خۆی بگۆڕێ ئەگەر حەزی نەکرد خەڵک سەیری بکە ئافرەتێ ئەگەر خۆی گۆڕێ حەزی نەکرد خەڵک سەیری بکە دروست نییە سەیری بکەی نەک دروست نییە جوان نییە ناباسی حەڵال و حەرام نییە ئەڵێ ئەگەر سەیرت کرد ئەو ئافرەتە تووشی ئازاری دەرونیە بێ پێی ناخۆشە کە تۆ سەیریەکەی خۆیە گۆڕێ ئەو پیاوکە خۆیە گۆڕێ پێی ناخۆشە سەیری بکەی بەڵام ئەگەر پێی ناخۆش نەبوو فعليه أن ينظر إليها وتنظر إليه يعني عفرتك الروت وقوت خوي أقوري خوي روتا كاتوا شرمينية نالي بوت هي سيري بكي الله واجب لسير سيريك عليه باشا عليه واجب لسير سيري بكي لبرو يضلين الرجع خوي حزكا خوي روت كردو تو جناب سيريكي بزان سكارة ساتيكا بمش وازي لنا هني أي وكوتمان شەڕ لە چیەوە دەست پێکا لەو پارچە قوماشەوە دەست پێکا کە تۆی خوشکی موسڵمان سەر پێداپۆشیوە لەوە دەست پێکا لەوە دەست پێکا ئینجا بەرەبەرە بۆ ڕوودکردنەوەی تەواو ئینجا بەرەبەرە بۆ بەکارهێنانی بۆ تێرکردنی ئارەزوەکانی پیاو ئەڵێ هەر کاتێک کوڕ و کچێک بە ئارەزووی خۆیان ڕێککەوتن بە یەکەوە بژین بەبێ ئەوەی لە یەکتر مارە بکرێن چی لە نێوان ژن و مێردا هەیە بیکەن ئیعتیادیە باشە بەس بە شەرتێ مەرجێک بە بەرچاوی خەڵکەوە نەبێ اینجا بازرگانیش نەبێ خۆی نەفرۆشی ئافرەتەکە خۆی ڕازیە چۆن ژن و مێرد چی ئەکەن بە ئەوانیش بیکەن ئیعتیادیە هیچ مشکلەی نییە ئەڵێ زینا لە قورئانە بە معنای بە بەرچاوی خەڵکیەوەیە بیکە حتا ژن و مێردێکیش بە بەرچاوی خەڵکەوە کار ئەنجام بدەن ئەوە زینایە یاخود زۆری لێ بکەی یاخو بازرگانی پیۆ بکەی ئەوەش حەڵال کرد بەڵێ ئەوەش حەڵال کرد ئەی باشە ئەگەر بازرگانی بێ لەولاوە سەرۆکی قورئانیەکانی جیهان لەقەبی ئاوایە من حەقم نییە بەسەرەوە قورئانیەکان باوەڕی پێکەن یان باوەڕی پێ ناکەن محەممەد الطالبی التونسی وابزان پارساڵ ڕۆژ دنیای بەجێهێشت ئەڵێ چی ئەڵێ ئافرەت بۆی هەیە بازرگانی بەدامێنیشیەوە بکە ئیعتیادیە نێربازیش ئیعتیادیە
بەپی قورئان ئاگاتان لێبێ ها جاران دژمنەکان گاڵتان بە ئیسلامە کرد نا ئێستا زۆر زیرەکترە ئێستا گاڵتە بە ئیسلام ناکە مەدحی ئیسلام بۆکە مەدحی قورئانە بۆکە اینجا ناشەرعیەکانە بۆ ئەڕازێنێتەوە ئەیداتە دەم قورئان ئەڵێ بە پێی قورئان نێربازی پیاوێک حەزەکە بیدۆڕێنێ خۆی سەرفکە باشە ها پیاوێک حەزەکە حەزی لە پیاوێکە ڕابێرە لەگەڵ یا ژن لەگەڵ ئەڵێ ئەتیادیە دەست پێ بکەن نائیخۆی لێبێنن باشە پیرۆستان بێ ئەمە هەموو بە ناوی قورئانەوە ئەمە هەمووی بە ناوی قورئانەوە ئاز دەکانم بابەتێکی دیکەی هەیە هەر لە قورئانە ئەویش ئەوەیە ئەڵێن حجاب باڵاپۆشی لە چ سەرپۆش ئەمانە دابوو نەریتی عەرەبە تۆ باوەڕ بە قورئانە ئەڵێ بەڵێ دەسێری قورئان بکە بزانە کامیان دابوو نەریتی عەرەب بووە تەبەڕوج یان حجاب باڵاپۆشی خوای گەورە فەرمێ وەلا تەبەڕەجنە تەبەڕوج الجاهلیە الأولى خۆتان ڕوود ناکەنەوە وەکو ڕوودکردنەوەی جاهلیەتی پێشین تەسەوورەکەن بڕۆ سەیری مێژوو بکە ڕوودبوون و ڕوودکردنەوە لە پێشتریان حجاب ڕوودکردنەوە لەوەتی مرۆڤ دروست بۆ ڕوود بووە بەرەبەرە خۆی داپۆشیوە بەرەبەرە خۆی داپۆشیوە بە دەقی ئاینی خۆی داپۆشیوە یاخو پێویستی بە داپۆشین هەبە بۆ پاراستن لە سەرما و گەرما لە بنەڕەتدا ڕوود بووە بۆیە حتا اینجا بەرنامەیەکی تۆکمە بۆ ڕوودکردنەوە وەکو جەردە ڕوودکردنەوەی ئافرەت دەستی پێکرد لە کۆنا لە وەرزشەوە دەستی پێکرد وەرزش یۆنانیەکان هەر لە مێژە یاریان دانابوو بۆ ڕوودکردنەوەی ئافرەت کە ئێستا پێوترێت جومناستیک وشەی جومباز لە زمانی یۆنانیانی ڕاهێنانی ڕوتەکان یعنی کەسان کە ڕوت بن ڕانبێنی بە ڕوت و قوتی ڕانهێناوە بە ڕوت و قوتی مصارعیان کردووە بە ڕوت و قوتی وەرزشیان کردووە جۆرە وەرزشێک چەند جۆرە وەرزشێک بە ڕوت و قوتی کردویانە وەرە ڕوتی کردەوە ڕوتی کەرەوە ڕوتی کەرەوە تا ئەگاتە کودەتا گەورەکەی سەر خلافەتی عوسمانی ئەمانە ئەڵێن بڕۆ سەیری مصر کە بزانە ئیسلامی سیاسی حجابی هێنا سەر و درۆ گەورە ئیسلامی سیاسی هەر کاتێ ئەو بێدینانە ئەو علمانیانە کاتێ وشەی ئیسلامی سیاسی بەکار ئێنن ناوەکە لە ڕواڵەتا بۆ لێدانی پارتەی ئیسلامیەکانە بەڵام لە حەقیقەتدا بۆ لێدانی خودی ئیسلامە نەخەڵەتێن ڕقە لە ئیسلامی بێت بخەڵەتی بە قسەکانی ئەو بخەڵەتی بە قسەکانی ئەو پێم بڵێ ئەگەر باڵاپۆشی ئیسلامیە سیاسەکان هێنابێتانە مەیدان بە 14 سەدەیە باشە ئیسلامی سیاسی هەر هەبوون هەر ئەوان و کاریان کردووە ئەی باشە مامۆسا عەبدولکەریمێکی مدەڕێس کە کابرایەکی زانایەکی گەورەی لی تەسەوفە ئەو قسە قۆڕانەی ئەوەی بەدڵە بڕۆ سەری مەولەوی بکە سەری مەحوی بکە سەری بێخۆت بکە کەوانە ئیسلامی سیاسی نین ئەو قسە قۆڕانەی ئەوانە بەدڵیان ئافرەت ڕوود بکرێتەوە لە چکو سەرپۆشی لێ بسەنرێ جلوبەرگی فرێدا لە قوتابخانەکانە فێریانە کردین هەڵسە تێکۆشە تا خوێنت گەرمە سەرپۆش فرێدە چوا دەی شەرمە فایق بێکەس باوکی شێرکۆ بێکەس لە مەکتەبە لە قوتابخانە ئەم شیعران پێ لەبەرە کردین ئەم شیعرەیان پێ لەبەرە کردین بە ئاشکرا پێمانەڵێ سەرپۆش فرێدا ئیتر ئەبێ شەرمن نەمێنێ حەیان نەمێنێ حەیا و شەرم نابێ بمێنێ باشە ئیتر وای لێ هاتووە ئەز دەکانم دوای کودەدا گەورەکەی سەر خلافەتی عوسمانی هەندێ خائیری تورک و عەرەب کە دەستیان خستە ناو دەستی ئینگلیزەکان خۆیان فرۆش بە ئینگلیزەکان ئەو کودەدا گەوریان ئەنجام ما ئەو کاتا یەکەم شت کردیان شەڕ لەگەڵ ئەم سەرپۆشەی تۆدا خوشکی بەڕێز کەمالیەکان هاتن سەرپۆشیان قەدەغە کرد اینجا عەرەبەکانیش بانگەشان کرد بۆ ڕوودبوونەوە بەناوی ئازادیەوە کەسێکی وەکو سەعد زەغلۆل بەناخێری گیانی کاتێ ئەچێتە بەریتانیا و ئەگەڕێتەوە هەندێ ئافرەت بە سەرۆکایەتی هودا شەعراوی پێشوازی لێکەن سەعد زەغلول ئەچێتە لای خانمەکان ئەگەڕێتەوە مەسر یەکەم شت چی بکە ئەچێتە لای هودا شەعراوی و لەچکەکەی لەسەر لێکاتەوە فرێدا ئەو ئافرەتانەش لەگەڵ خێزانەکەی سەعد زەغلولە ئەڕۆنە مەیدانێک گەورەترین مەیدان لە مەسرە
ئەو کاتە سەرپۆشەکانیان فڕادەن ئینجا دوایەوە ئەیخێنە ژێر قۆنەرەکانیان بە قۆنەرەکانیان ئەچن بەسەریا ئینجا دوایەوە سەرپۆشەکان و حیجابەکانیان ئەسووتێنن ئەو جێگایە پێوترێ ئێستا هەر لەو کاتە و ناویان لێنا مەیدان التەحریر ئەها ناوەکەش چەند جوانە ناوەکە چەند جوانە مەیدانی ئازادی ئازادی بۆ سەرپۆشە بەسەرەوە حجاب چییە دەفڕێی دەدەی خۆڕوتکەرەوە با ئێمەش بتبینین خۆڕوتکەرەوە با ئێمەش بتبینین ئاز دەکانن ڕوتکردنەوەی ئافرەت گەشتە ئاستێک تەسەورەکەی ئێستا هەندێ مەطعەم هەیە لە ئەوروپا هەندێک چێشتخانە هەیە چێشتخانەی ڕووتان ئەو کەسەی چێشتەکە لێنێن بە پیا و ژن ئەو کەسێک گارسۆنەکە ئەو کەسەی چێشتەکە پێشکەشەکە ئەو کەسێک کە ڕوا چێش بخوا لەوێ نان بخوا لەوێ مەرجی ئەوەیە ڕوت و قوت بێ ڕوت و قوت بێ ئاخرەمە چی سوودێکیە ڕۆژێکی شاندانەوە بۆ ڕۆژی ڕووتی کە ئەنەما ساڵ دوانزەی مانگ ئەوانە باڵاپۆشن ڕۆژێکیاندانەوە بۆ خۆڕوتکردنەوە بە هەزارها پیا و ژن تێکەڵە بن جلیان لەبەر خۆیان داکەن حنچیان لەبەرانیە ئەمە هەموو پێشکەوتنەکەیە بەداخەواڵێن ئەم جۆرە بانگەشە ئێستا لە کوردستانی خۆشمانە بانگەشەی بۆ کرێ لەبەرەوەی ئەو دابوونەریتە قێزەونە بێنێتە کوردستانی ئازیزمان یەکەم مەبەستیش بۆ شکاندنی تۆی بەڕێزی اینجا بزانە ئەو پارچە قوماشەی بەسەر سەری بەڕێستەوە بزانە چ چەکێکی گەورەیە باشە بۆ جیهان لێترسی ئەمساڵ پەرلەمانی نەمسا بەتەما بوو بڕیار بدا مناڵی سەرەتایی نابێ لە چک بکاتە سەری باشە پەرلەمانتارێکی نەمسا خانمە پەرلەمانتارێکی نەمسایی ئەچێتە پەرلەمان و ئەو کاتە ئەڵێ منە ناسن بەڵێ منە ناسن پەرلەمانتارێکم پسپۆڕیم ئەوەیە عقڵم ئەوەیە معریفەتم ئەوەیە لێهاتووی و شارەزاییم ئەوەیە اینجا دوایەوە لە چکێکە کاتە سەری ئەڵێ هیچ گۆڕام عقڵم کەمی کرد پسپۆڕەکەمتان لێسەندەوە حەسانی دیپلۆماسیتان لێسەندمەوە باشە ئێستا ناتوانم کاری سیاسی ئەنجام بدەم فەرقیی ئەم لە چکە بۆ ئێوەی تۆقاندووە معقولە وڵاتێکی وەکو نەمسا وڵاتێکی وەکو فەرەنسا ئەمریکا ئەو وڵاتانەی جیهانی ئیسلامی بەناخیری گیانیان معقول لەو پارچە قوماشە بترسن بەڵێرە وەڵا لێترسن چەکێکی زۆر گەورەی خوشکان کچەکان ئازەکان چەکێکی زۆر زۆر گەورەیە زۆر زۆر لێترسن با نمونێتان بۆ بژێرمەوە لەبەرەوە زۆر نەڵێم ساڵی دوو نمونە ببورن ساڵی 1962 ڕۆژنامەی ئەلئەیامی مسری کانونی یەکەم ئەممان بۆ جێڕێتەوە ئەڵێ فەرەنسیەکان هاتن 100 خانمی کچی جوانی جەزائریان برد بۆ فەرەنسا خوێندنی فەرەنسەوی پەروەردەی فەرەنسەوی بە شێوازی فەرەنسا پەروەردەکران گەورەکران دوای ئەوە ئاهەنگی دەرچوونیان بۆ ئامادەکردبوو کاتی ئاهەنگی دەرچوون داواکەن لەو 100 خانمە بێنە پێشەوە بێنە سەر مەسرح لەبەرەوەی خەڵاتەکانیان وەرگرن ئەبینن تێکڕا سەرپۆشیان بەسەرەوەی حجابیان لەبەر کردوێتەوە هەستیان بە خیانەت کردووە ئەگەڕێنەوە ئەچنە سەر مەسرحەکە بە تێکڕا بە یەک شێواز بە حیجابەوە بە سەرپۆشەوە چنە مەیدان لەوێ هەرچی ڕۆژنامەنووسە تووڕە ئەبن لە وەزیری مستەعمەراتی فەرەنسی ئێوە 100 ساڵە چیتان کردووە بە فەرەنسا معقولە نەتانتوانیوە چەند ئافرەتێک سەرپۆشەکانیان فرەدەن وەزیری مستەعمەراتی فەرەنسی بەدەنگێکی بەردەڵێ چی ئەڵێ من چی بکەم ئەگەر قورئانەکەی محەممەد لە فەرەنسا گەورەتر بێ ئەها بزان ئەو سەرپۆشە چچێکێکی مەترسە بەسەر ئێوەی چۆن لێتانەتۆقن بەڕاستی نمونەی دووەمیان ساڵی 1999 پێش 1999 بنەماڵەیەکەیە کە بەڕاستی جێی شانازی مسلمانانی جیهانە حەقە مسلمانان ئەو بنەماڵە بکەنە پێشەنگی خۆیان بنەماڵێک دکتۆرێک ڕاگری کۆلیژی ئیلاهیاتە لە تورکیا یعنی کۆلیژی شریعە زمانی کەمالیەکانە ئەو بێدینانە کە حجابیان مەمنوع کرد زۆریان لێ کردوتیان ئەبێ کچەکانی کۆلیژی شریعە سەرپۆش فڕێدەن ئەو شەڵە قبوڵی ناکەم زۆری لێکەن ئیتر خۆی تەقاعودەکە دەسەڵاتی نامێنێ ئەوە دکتۆرێک خێزانەکەی دکتۆرەیە لە زانکۆی ئەنقەرە
لەبەرەوەی باڵا پۆشاکرێتە دەرەوە ئەکرێتە دەرەوە کچەکەیان لە کۆلیژی پزیشکی وەرەگیرێ کاتێچێتە کۆلیژی پزیشکی سەرکەن سەرپۆشی بەسەرەوەی ئەم پارچە قوماشە هەمووی لێترسێ ئەبێ سەرپۆشەکە فڕەدەی هەندێک خانمی مسلمان فێڵیانە کرد داماوانە زوڵمیان لێکرا ستەمیان لێکرا ئەیانوێ بخوێنن باشە سەرپۆش ئەبێ فڕەدەی ئەی چی بکە بارۆکەیان نەخستە سەرسەریان و ئەچوونە سەرپۆشیان مەسەری بارۆکەیان نەخستە سەرکەن نەما قژی خۆیانە قژی سەناعی لەبەرەوەی پۆلیسی بەردەرگا بخەڵەتێنم بچێتە ناو زانکۆ بەو بارۆکە و بۆ قژە سەناعیە چەند ساڵ بەڕێیە کرد داماوە باشە ئەوەن دەستەمی لێکراوە ئەمە هەموو بە ناوی ئازادیەکەوەیە ئەم خانمەی کە لە کۆلیژی پزیشکی وەرەگیرێ داوای لێکەن سەرپۆش فرێدا سەرپۆش فرێنادا داوای لێکەن باشە یەکێک پێڵێ بارۆکەیەک بخەر سەرڵێ بارۆکەش ناخەمە سەرم بۆی واز لە کۆلیژی پزیشکێنێ ئیتر باوک و دایکی بێزارە بن لە وەزعی تورکیا ئەچنە ئەمریکا لە ئەمریکا خوێنێ لە ئەمریکا خوێندی تەواوکە بێتە مهندسەی کۆمپیوتەر دوایەوە ئەگەڕێتەوە بۆ تورکیا خۆی کاندیدەکە ئەبێتە پەرلەمانتار لە تورکیا مەریەم قاوەقچی ساڵی 1999 ئەبێتە پەرلەمانتار بەڵام ئەو پەرلەمانتارانە هەمووی لێ تۆقی کاتێ ئەچێتە ژوورەوە هۆڵی پەرلەمانەوە زیاتر لە 150 پەرلەمانتار ئاژاوە ئەنێنەوە و جنێی پێدەن و سوکاتی پێکەنەوە بۆ دەرەوە بۆ دەرەوە بۆ دەرەوە بۆ دەرەوە کاتی ناو خوێندنیە زانن سەرەی ئەو خانمەیەت کە دانیشتنەکە ڕاوەسن ئەڵێ پشوویەک بدەن بچنە دەرەوە چاخۆن پشوویەکە دەن چیەکەن بیکەن ئەویش ئەچێتە دەرەوە کە ئەچێتە دەرەوە دوای ئەوە بانیانەکەنەوە بۆ ژوورەوە ئەم ئەوێ بچێتە ژوورەوە سەرکە دەرگان لێ سەر داخست لەبەرەوەی نەتوانێت بچێتە پەرلەمان سەرۆکی پەرلەمانی موقەتیش داواکە ناوی خوێنێتەوە مەریەم قاوەقچی لەوێ نییە مەریەم قاوەقچی لەوێ نییە غایبی چی ئەوە تا دەرگان لەسەر داخستۆ لەبەرەوە نێتە ژوورەوە ها چەند شانازی بە دین و شوناسی خۆیەکە کتێبێکی دانا و خۆزگە خانمێکی مسلمان بەهاتایە عەرەبی و کوردەکەی باش بووە می سەرپەرشتی مەکرد ئەو کتێبەی بکردایەتە سەر زمانی وەرگێڕایەتە سەر زمانی شیرینی کوردی بە ناوی دیموقراطیەتون بلا حجاب دیموکراسیەتێک بەڵام حیجابی قوڵ نییە ئەوە چۆن دیموکراسیەتێکە کتێبێکی زۆر نایابە زۆرەتر قورآن خۆشە بە سەرتان نێشێنم وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى اله وصحبه اجمعين